ئەمە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە. ئەم پەیمانگا بنیادنانی مێژوویەکی دێرینی هەیە بەهۆی کۆن و ڕزی و درز و قڵیش لە بینای پەیمانگاکە و خراپبوونی هەندێ بەشی بەهۆی بوومە لەرزەوە بەوتەی مامۆستایان و ئیدارەی پەیمانگاکە بیناکە شیاو نەبووە بۆ خوێندن. لە ئێستادا ئیدارەی گشتی یەکێتیی نیشتیمانی کوردستان ئەرکی نۆژەنکردنەوەی بەشەکانی پەیمانگاکەیان لە ئەستۆ گرتووە بۆ ئەوەی خوێندکاران و مامۆستایان لە بینایەکی هاوچەرخ درێژە بە پرۆسەی خوێندنیان بدەن. لەسەر پێشنیاری شاناسخاندا دەشاناس خۆی کە هاتێرە کەم کوڕەکانی بینی بە حقەت کاریگەری زۆر دروست کرد لەسەری کە ئەسەواری خراپی بینی ئەسەواری ئەوەی بینی کە هەم لێکەوتی بوومە لەرزە و هەم ئەو بە حکمی ئەوەی بیناکە کۆنا زۆر شتی وێران ببوو، زۆر شتی مەسلەی تەقین و دیوارەکان و هەڵوەرینی گەچ و مەسایلی کارەبای هەر تەحتیم ببوو بەڕاستی مەسلەی ئاوەڕۆکەی هەروە بوو. خۆشبەختانە ئێستا ئیشی تیاکرێ نەتیجەیەکی باش شێ بێت وەکو ئیدارەی گشتی ستافیان هاتۆ تێرە ئیشیان کردووە بە بەردەوامی ستافیان لێرە هەیە و کاری خۆیانەکەن و کاری جددی تیاکەن و جێگای پێزانین و جێگای دڵخۆشیە بۆ هەم شاری سلێمانی و هەم بۆ خوێندکاران کە پەیمانگای هونەرە جوانەکان بەڕاستی زەوقێکی تەواوی لەسەر مەسایلی کاری هونەری و کاری جددی هونەری و زۆربەی ئەو کادیرانشی کە ئەمڕۆ تەواجودیانەیە لە بواری هونەرە زۆربەیان دەرچووی ئێرەن. بەوتەی سەرپەرشتیاری پرۆژەکە زیاتر لە نیوەی کارەکانی نۆژەنکردنەوەی بەشەکانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تەواو بووە. کاری پێویست کراوە کە بینای پەیمانگاکە و بەشەکانی شانۆ و میوزیک و شێوەکاری بە شێوازێکی مۆدێرن نۆژەن بکرێنەوە. دیارە لەسەر ڕاستپاردەی خاتوشانزی برای ئەحمەد ئێمە وەکو بەشی نۆژەنکردنەوەی مەکتەبی ئیدارە و دارایی گشتیشتی ئیدارەی گشتیشتی هەڵسانی بەم کاری نۆژەنکردنەوە کە لەسەر جەم بەشەکانی ناوی پەیمانگای هونەرە جوانەکان بە تایبەتی لە مەسەلە ئەساسیەکانە وەکو بۆیاغ کارەبایی ئاوەڕۆ و ئەو پێویستیانی کە هەیەە ئەنجاممانداوە وەکو عامی پەیمانگا تقریباً 50 بۆ 60 تەواو بووە بەشەکانی مۆسیقای ئێمە بەشێکمان تەواو کردووە بەشی شانۆ و هەروە هۆڵی بەدیعەدارتاش کێکە لە هۆڵە گرنگەکانی ئەم پەیمانگایە کە ئەویش بە هەمان شوێنسکی 20 ساڵە هیچ نۆژەنکردنەوەی ئەنجام مدرەوە بە هۆڵیش تاو وێران بوو. ئێمە سەر لە نوێ دووبارە دەستمان کرد بە نۆژەنکردنەوەی کارەبایی و هەموو لایەنەکانی ئەم هۆڵە کە ئێستاش ئەوی لە هۆڵەکە تقریباً 180 تەواو بووە و بەشی کەمی هۆڵەکە تەواو بێت کەم هۆڵە دەوریشی گرنگی هەیە بۆ شانۆکارانی پەیمانگای هونەرە جوانەکان. پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کە ماوەی چەندین ساڵە بووەتە ناوەندێکی گرنگ بۆ پێگەیاندنی کەسانی هونەری لە بواری شانۆ و میوزیک و شێوەکاری لە ئێستادا 439 خوێندکار و 128 مامۆستا و فەرمانبەری تێدایە دوای تەواوبوونی کارەکانی نۆژەنکردنەوەی بیناکە تا ڕادەیەکی زۆر گرفتی بینای خوێندنگاکە و مامۆستایان و خوێندکاران چارەسەر دەبێت. ئاکۆ ئەمین، کوردسات نیوز، سلێمانی.